بەشی نۆیەم قورسترین ڕووداوی لاویم. ئەوسا نەفەر وتی لە کۆنا پیاوێکە بوو ناوی ساتنێ بوو. ڕۆژێکیان بۆ بینینی کتێبێکی نایەب دەچێتە پەرزگە و لەوێدا ژنێکی کاهینە دەبینێ و بە شێوەیەک لە یەکەمین بینیندا دڵی دەکەوێتە سەری کە لە دوای گەڕانەوەی بۆ ماڵەوە بەندەکەی خۆی ناردە لای ئەو ژنە و داوای لێکرد کە بێت بۆ ماڵی و یەک کاتژمێر ببێتە ژنی و لە بری ئەوە حەڵقەیەکی زێڕی قورس وەربگرێ. ژنەکە وتی من نایم بۆ ماڵی ساتنێ چونکە هەموو دەمبینن و وا دەزانن من ژنێکی ئابڕوو تکاوم و بە گەورەکەی خۆت بڵێ با ئەو بێت بۆ ماڵی من و لەوێدا بە ئاسانی دەتوانم لەگەڵیدا بدوێم. ساتنێ چووە ماڵی ژنەکە و حەڵقەیەکی زێڕیشی برد کە بیداتێ. ژنەکە وتی تۆ دەزانی من کاهینەم و ناتوانم ژنێکی کاهینە بکڕی. ساتنێ وتی ئەگەر تۆ کەنیزە بوویتایە من تۆم دەکڕیەوە و ئێستاکە کەنیزە نیت کە کاتێک ژنێک ئەو شتە بە پیاو دەسپێرێ هیچ شتێکی لێکەم نابێتەوە و بۆیە نرخی ئەو شتە لە هەموو شوێنێ هەرزانە. ژنە کاهینەکە وتی ئەم داواکاریەی تۆ لە دیدی مندا بێبایەخترین شتە، بەڵام لە هەمان کاتدا بە گرنگترین شتیشی لە قەڵەمەدەم. ئەم داوایە بۆ کەسانە بایەخی پێنەدەن بێبەهاترین کارە، بەڵام هەرەوەندە پیاوێ یان ژنێ بایەخی پێ بدا دەبێتە گرانبەهاترین شت و ئەو کەسەی بەڕاستی داواکاری پێکەوە ژیانە لەگەڵ یەکێکی تر دەبێ بەهایەکی گران بدا. ئێستا پێم بڵێ ئەگەر داواکاریەکەت جێبەجێ بکەم چی ئەدەی بە من؟ ساتنێ وتی من ئامادەم هەرچی زێڕم هەیە بیدەم بە تۆ بۆ ئەوەی داواکەم قبول بکەی. ژنە کاهینەکە وتی ئەمە شایەنی ژنێکی وەکو من نییە و تۆ دەبێ هەرچێکت هەیە بیدەی بە من. پیاوەکە لەبەر ئەوەی لە ئارەزووی ژنەکەدا بووتی هەرچیەکم هەیە دەیدەم بە تۆ و هەر ئەو کاتە نووسەرێکیان هێنا و پیاوەکە هەرچێکی هەبوو لە خان و کێڵگە و بەندە و زێڕ و پارە و مس هەمووی کرد بە ناوی ژنەکەوە. اینجا دەستی برد بۆ سەری قژە دەستکردەکە لابدات و سەری ببینێ. ژنەکە نەیهێشت و وتی دەترسم لە دوای ئەوەی منت هێنا پەشیمان ببیتەوە و بگەڕیتەوە لای خێزانەکەت، لەبەر ئەوەی ئەگەر دەتەوێ ببیتە هاوسەرم دەبێ ئێستا بڕۆی ژنەکەت لە ماڵ دەربکەی. پیاوەکە ئیتر چیدی بەندەی نەما بوو. یەکێک لە بەندەکانی کاهینەکەی ناردە لای ژنەکە و دەری کرد. ئەوسا کە ویستی دەست بۆ سەری ببات و ژنەکە دیسانەوە وتی تۆ لەم ژنە کە دەرت کرد 3 مناڵت هەیە و دەترسم ڕۆژێ خۆشەویستی باوکایەتی بەرەو مناڵەکانت ببا و من فرامۆش بکەی. بۆ ئەوەی بێخەم بم دەبێ مناڵەکانت بهێنی بۆ ئێرە بۆ ئەوەی من بیان کوژم و گۆشتەکەیان بدەمە سەگ و پشیلەکانم. ساتنی یەکسەر بەندەکانی ژنەکەی بە شوێن مناڵەکانیدا نارد و دواییدایە دەست ژنەکە و ئەویش هەرسێکیانی بەکێردە بەردیەکەی خۆی سەر بڕی و لەو کاتەی کابرا سەرقاڵی خواردنەوە بوو ژنەکە گۆشتی مناڵەکانی دەدایە سەگ و پشیلەکانی و پاشان کاهینەکە وتی ئێستا بڕۆ گۆزەیەک پەیدا بکە و بیهێنە کە بەیەکەوە گۆزەکە بشکێنین و دڵنیابە بە دڵسۆزیەوە دەبمە هاوسەرت، چونکە ژن کاتێ ئامادە دەبێ بە خۆشەویستیەوە ببێتە هاوسەری پیاو کە بزانێ خۆی بەکەمدا نەناوە و لە بەهاکەیدا نەبەزیوە.
تاکە جیاوازی نێوان ژنە ئاسیاییەکان لەگەڵ ژنانی تر وەکو من ئابڕوومەند ئەوەیە کە ئەوان بۆ شوپێکردنیان داوای هیچ لە هاوسەری داهاتویان ناکەن، بەڵام ژنە بەشەرەفەکانی وەکو من داوای شتی گرانبەهاکەن. من وتم نەفەر من ئەم داستانم بیستووە و ئەزانم هەموو ئەم ڕووداوانە لە خەودا ڕوویداوە و لە کۆتایی داستانەکە ساتنێ کە نووسە بوو بەخەبەر دێت و سوپاسی خواکان دەکا کە مناڵەکانی ماون. نەفەر وتی وانییە هەر پیا و دڵبەستی ژن بێ وەکو ساتنێ وایە و بۆ ئەوەی بتوانێت دڵی بەدەست بهێنێ ئامادەیە ژن و ماڵ و مناڵی لە پێناودا بەخت بکات و لە کاتی دروستکردنی قوچەکی گەورەوە تا ئێستا وا بووە و تا کاتێک کە باو باران و خۆربەیەکجاری لە ناو دەبات هەروە دەبێ. ئایا تۆ دەزانی بۆچی سەری ئەو خوایی کە لە خۆشەویستیدا مراز دەدا وەکو سەری پشیلە دروستی دەکەن و ئەیکێشن؟ من وتم نا. وتی لەبەر ئەوەی بڵێن ژن وەکو پەنجەی پشیلەوایە، چونکە کاتێ پشیلە دەیەوێت نێچیرەکەی فریو بدا پەنجە نەرمەکانی خۆی بەسەر لەشیدا دەهێنێ و ئەویش نەرمیەکەی لەلا خۆش دەبێ، بەڵام لە ناکاودا نوکە تیژەکانی چڕنووکێک لەژێر پێستە نەرمەکەی دەردێنێ و لە لەشی نێچیرەکەی دەچەقێنێ. من چونکە نامەوێت لە منەوە زیانت پێ بگا کە دوایی بە خراپە ناوم بهێنی، هەر لە ئێستاوە پێت دەڵێم سینۆها لێرە بڕۆ و ئیتر بە ئێرەدا مێرەوە. من وتم نەفەر تۆ خۆت ئەمڕۆوتت بمێنەوە و لە لای من مەڕۆ بۆ ئەوەی قسەت لەگەڵ بکەم. نەفەر وتی بەڵێ واموت ئێستا پێت دەڵێم بڕۆ، چونکە هەر کاتێک بتەوێ گەڵک لە من وەرگری گران لەسرت دەوەستێ و دوایی نزای خراپم لێ دەکەی کە بوومەتە هۆی زیان پێگەیشتنت. من وتم هەرگیز گلەیی لە گیرۆدەیی و زیانەکانم ناکەم. ئەگەر مەبەستت زێڕ و زیومسە هەرچێکم هەیە ئەیدەم بە تۆ بۆ ئەوەی داواکاریەکەم قبول بکەی. نەفەر وتی هەروەکو بینیت ئەمڕۆ ئاهەنگێکی گەورەمان هەبوو، ئەو میوانداریە منی ماندوو کردووە و ئەمەوێ بنوم، تۆ بڕۆ ڕۆژێکی تر وەرەوە. هەرچەند هەوڵمدا سەعاتێکی تر لەلای بمێنمەوە نەیهێشت و ناچار لە ماڵەکەی هاتمە دەرەوە و گەڕامەوە ماڵ، بەڵام تا بەیانی خەوم لێ نەکەوت. ڕۆژی دوایی بەیانی زوو بە بەندەکەی خۆم کاپتام سپارد کە وەڵامی هەموو نەخۆشەکان بداتەوە و پێیان بڵێ ئەمڕۆ توانای دانیشتنم نییە و دوایی چوومە سەرتاشخانە و خۆم خاوێن کردەوە و بۆنم لە خۆمدا و بەرەو ماڵی نەفر کەوتمە ڕێ. بەندەیەک لەوێ منی بردە ژوورەکەی و سەیرم کرد خەریکی خۆڕازاندنەوەیە. من کە پشتم بە دۆستایەتیەکەی دوێنێ شەو بەستە بوو لێی نزیک بوومەوە، بەڵام ئەو خۆی لێ دوور گرتم و وتی سینۆها بۆچی هاتوویت بۆ ئێرە، بۆ کاتم لێگری؟ منیش پێم وت نەفر من تۆم خۆشەوێت و ئەمڕۆ لەسەر قسەی خۆت هاتوومەتە ئێرە کە گوێم لێ بگری. نەفر وتی سینۆها من ئەمڕۆ زۆر سەرقاڵم، چونکە بازرگانێ لە سووریاوە هاتووە چاوپێکەوتنم لەگەڵ بکە لەبارەی کارێکی گرنگ گفتوگۆکەین. دوایی لەسەر قەڵەوێرەکەی ڕاکشا و بە کەنیزەکەی وت تانێ ئەمەوێ پشوو بدەم لەگەڵ ئەم چۆرە دەرەوە. من کە نەمویست بڕۆم پێی وتم سینۆها بۆ سرم دەیەشێنی ناڕۆیتە دەرەوە؟ منیش پێم وت لەبەر ئەوەی من خۆشمەوێیت دەمەوێ تۆ ئەو کەسە بیت کە دەبیتە هاوسەری من. نەفر وتی جارێکی تر وەکو دوێنێ شەو پێت دەڵێم کە نامەوێ ئازارت بدەم و پێت دەڵێم بڕۆ بە دوای ئیشی خۆتەوە و واز لە من بهێنا. من وتم نەفر هەرچیت دەوێت دەدەمێ،
بۆ ئەوەی تەنها ئەمڕۆ لەم ماڵەدا بمێنمەوە. نفر وتی تۆ چیت هەیە؟ منیش وتم هەندێ هەڵقەی زیو و مسم هەیە کە لە بری چارەسەر لە نەخۆشەکانم وەرگرتووە و خانوویەکیشم هەیە کە عیادەکەمی تێدایە و ئەم خانووە قوتابیە دەرچووەکانی خانەی ژیان بە نرخێکی باش دەیکەڕن. نفر لەسەر قەڕەوێڵەکەی درێژ ببوو. کەنیزەیەک بەڕۆنی بۆن خۆش لەشی چاوەرە کرد. لەگەڵ بیرکردنەوەیدا یاری بە پەنجەکانیە کرد. وتی باشە بڕۆ نووسەرێک بهێنا کە ئەم بابەتە بنووسێ و نووسراوەکە لە لای دادوەری گەورە دابنرێ بۆ ئەوەی گواستنەوەی شتەکانت بۆ من یاسایی بێت و لە داهاتوودا نەتوانی لێمی بسێنیتەوە. من کە نەفرم بە لە شولارێکی لە مەڕمەڕ سپیتر و خاوێنتر دەبینی وەها گیرۆدەی دەبووم کە نەم دەتوانی بەسەر خۆمدا زاڵ بم و وام دەزانی بەخشینی هەموو داراییەکەم لە بری بینینێکی ئەو شتێکی بێبەهایە. وتم نەفر ئێستا ڕۆم نووسەر دەهێنم. نەفر وتی هەرچۆنێک بێت وەکو پێم وتی ئەمڕۆ ناتوانم لەگەڵتدا بم، بەڵام تۆ نووسەرەکە بهێنە و شتەکان بکە بە ناوی منەوە، ڕۆژێکی تر ئەهێڵم لەلام بمێنیتەوە. من بە زووی نووسەرێکم هێنا و هەرچیەکم لە پارە و مس و خانوو تەنانەت بەندەکەشم بە ناوی نفرەوە کرد. ئەویش بەڵگەنامەکەی کە بە دوو وێنە نووسرابوو وەرگرت و یەکێکی هێشتەوە و ئەوی تری دایە نووسەرەکە کە لای دادوەری گەورە دای بنێت و بینیم بەڵگەنامەکەی خۆی خستە ناو سندووقێکی بچووکەوە. وتی زۆر باشە، من ئێستا ئەڕۆم و تۆسبەینێ وەرەوە و چاوم پێت دەکەوێ. ویستم بڵێم ئەمەوێ لە لای تۆ بمێنمەوە، بەڵام بە دەنگێکی بەرزوتی لێم دوورکەوە چونکە میوانم هەیە و تۆ ڕێگەم لێگری. دوایی سواری کەژاوەیەک بوو لەگەڵ بەندەکانی ڕۆیشت و منیش گەڕامەوە بۆ ماڵی خۆم و شتەکانم کۆ کردەوە بۆ ئەوەی کاتێ خاوەن خانووی نوێ دێ بتوانێ بێتە ناوی. کاپتا کاتێ بینی من خەریکی کۆکردنەوەی کەلوپەلی خۆمم وتی مەگەر دەتەوێ بچی بۆ سەفەر. منیش وتم نا، من هەموو شتێکی خۆم داوە بە یەکێکی تر کە تۆش دەگرێتەوە و بە زوویی یەکێک دێت و ئەم خانووە و تۆش دەبنەهی ئەو. هەوڵ بدە کاتێ لە لای ئەو کار دەکەی کەمتر دزی لێ بکەی، چونکە لەوەیە ئەو لە من بێبەزەیتر بێت و دارکاری باشت بکە. کاپتا بەرامبەر بە من سەری نایە سەر زەوی و وتی گەورەی من، دڵە بە ساڵاچوەکەی من تۆی خۆش دەوێت و من لە خۆت دوور مەخەرەوە، لەبەر ئەوەی ناتوانم لە لای گەورەیەکی تر کار بکەم. ڕاستە من هەندێک دزیم لە تۆ کردووە، بەڵام هیچ کاتێک دزیەکانم نەگەیاندە ڕادەی بێویژدانی و لە کاتە گەرمەکانی ڕۆژ کە تۆ لە ماڵەوە پشوت دەدا من دەچوومە کۆڵانەکانی تەبەس و مەتحی تۆم دەکرد و دەموت سینۆها گەورەکەی من باشترین پزیشکی میسرە. تۆ دەزانی بەندەکانی تر بەردەوام جنێو بە گەورەکانی خۆیانەدەن و لای خواکان نزای مردنیان لێەکەن. ئەم قسانەی کاپتا دڵتەنگی کردم و دەستم خستە سەرشانی وتم کاپتا هەستەوە کەمتر ڕێیەکەوێ کە بەندەکەی خۆم بە ناوی کاپتا بانگ بکەم، چونکە دەترسام و وا هەز بکات کە لە ڕیزی مندایە و زۆربەی کات بە تیمساح یان دز یان نەفام بانگم دەکرد. کاتێک کە ناوی خۆی بیست کەوتە گریان و قاچەکانی منی قستە سەرسەری و وتی گەورە جوامێرەکەم، من دەرمەکە و ڕازی مەبە خەڵکی تر ئەم بەندە پیرەت دارکاری بکەن و بەر کێشم بەسەریدا و خواردنی بۆگەنی دارخوار بدەن،
کە تەنها بۆ فڕێدان باشە. هەرچەندە بەزەیم پێیدا هاتەوە، بەڵام گۆچانەکەی خۆم بە هێواشیدا بە پشتی دا و وتم: ئەی تیمسا هەڵسا، ئەوەندە مەگری. ئەگەر ئەبینی کە لە خۆمت دوورە خەمەوە، لەبەر ئەوەیە کە ناتوانم خواردنت بدەمێ، چونکە هەموو شتێکی خۆم بەخشیوە و گریانەکەت بێسوودە. کاپتا هەڵسایەوە و دەستی بە نیشانەی ماتم بەرز کردەوە و وتی: ئەمڕۆ یەکێکە لە ڕۆژە شومەکانی مسر. دوای کەمێ بیری کردەوە و وتی: سینۆها، هەرچەندە تۆ گەنجی، بەڵام یەکێکی لە پزیشکە گەورەکانی میسر و من پێشنیار دەکەم هەرچەندە زی و مست هەیە، هەڵی گرە و ئەم شەو سواری بەلەم دەبین و لێرە دەڕۆین. تۆ لە یەکێک لە شارەکانی میسر کە لە خواروی ڕووبارەوەیە دەرمانگاکەت بکەرەوە و ئەگەریش وازیان لێ نەهێنای، ئەتوانین بڕۆین بۆ وڵاتی سوور. لەو وڵاتە پزیشکە میسریەکان ڕێزێکی زۆریان هەیە. ئەگەریش ناتەوێ لەوێ بژین، دەتوانین بۆ میتانی یان وڵاتی دوو ئاو بچین. من بیستومە لە وڵاتی دوو ئاو، دوو ڕووباری لێیە کە ڕاستەی ئاوەکەی بە پێچەوانەوەیە، لە باتی باکوور بەرەو باشوورە ڕوات. وتم: کاپتا، من ناتوانم لە تەبز ڕابکەم، لەبەر ئەوەی ئەو کەمەندانەی دڵی منی بە ئێرەوە بەستووە لە لولدراوی مست ئەستورترە. دوایی کاپتا لەسەر زەوی دانیشتوو، وەکو ماتەمگێڕ سەری تەکانی دەدا و وتی: خوای ئامون، ئێمەی بەجێ هێشتووە و خۆشی ناوێین، چونکە ماوەیەکە دیاریت بۆ پەرزگا نەبردووە. من لەو باوەڕەدام ئەمڕۆ دیاریەک بۆ خوایەکی تر ببین تا بتوانین لە خوای نوێ بەهرەمەند ببین. وتم: کاپتا، تۆ لەبیرت چۆوە کە من هیچم نییە پێشکەش بە خوایەکی تری بکەم، تەنانەت تۆش کە بەندەی من بووی ئێستا هی کەسێکی تری. وتی: ئەو کەسە کێیە؟ ئایا ژنە یا پیاوە؟ منیش پێم وت: ژنە. هەرەوەندە کاپتازانی خاوەنەکەی ژنە، کەوتە ناڵەناڵ و من ناچار بووم بۆ بێدەنگکردنی هەڕەشەی گۆچانەکەمی لێ بکەم. دوایی وتی: ئەیدایە، بۆ ڕۆژی لەدایک بوونەکەم بەڕیخۆڵەی ناوکم نەتخنکاندم بۆ ئەوەی نەمێنم و ئەم ناخۆشیانە نەچێژم. بۆچی من بە بەندەی دروست کرام کە ئێستا گرفتاری ژن ببم، چونکە هەمیشە ژنەکان لە پیاوان بێبەزەیترن. ئەوی ژنێکی وەکو ئەم ژنە هەموو شتێکی لە دەست سندووە. ئەو ژنە ڕۆژ تا ئێوارە ڕاکەڕاکم پێکات و نایەڵێ ساتێ ئاسوودە بم و هەرگیز خواردنێکی ڕێک و پێکم ناداتێ. ئەویش ئەگەر لای خۆی ڕام بگرێ، ئەگەر نا دەمفرۆشێ بە خاوەن کانگەیەک کە لە کانگەکەیدا ئیشم پێ بکا و دوایی چەند ڕۆژێ بەهۆی کاری کانگاوە بە سەختی دەمرم و کەس لاشەکەم مۆمیان ناکات و گۆڕێکم نابێت کە تێیدا بنوم. من دەمزانی کاپتا ڕاز دەکات و لە ماڵی نەفر جێگەی مانەوەی پیرەمێردێکی وەکو ئەو کە تەنها چاوێکی هەیە نییە. ئەو ژنە دەیفرۆشێتە یەکێکی تر و بەدڕەفتاری لەگەڵ دەکەن و لە ماوەیەکی کەمدا لە بەرسەختی ژیان گیانی دەرەچێ. گریانی ئەو منیشی هێنایە گریان، بەڵام نەمدەزانی بۆ ئەو دەگریم یان بۆ خۆم کە هەموو شتێکم لە کیس چوو بوو. کاتێک کاپتا بینی من دەگریم ئارام بۆوە و هەڵسا و دەستی خستە سەرسەرم و وتی: هەموو ئەمانە تاوانی منە کە نەمدەزانی گەورەکەی من وەکو پارچە قوماشێکی ئاو نەدیدە سادەیە و لە چۆنێتی ژیان ئاگادار نییە و نازانێ پیاوێکی گەنج کاتێ شەوان دەگەڕێتەوە بۆ ماڵەوە پێویستی باوسەرێکی میهرەبانە کە پارێزگاری لێ بکە.
من هەرگیز پیاوێکی گەنجی وەکو تۆم نەدیوە لەبارەی ژنانەوە ئەوەندە کەم تەرخەم بێت. هیچ کاتێ ڕووی نەدا تۆ داوا لە من بکەی ژنێکی جوانت بۆ بخوازم کە لەم شارەدا ژن زۆرە. پیاوێکی گەنج کە لەبارەی کاروباری پەیوەست بە ژنانەوە ئەزموونی نەبێ وەکو مشتێک گیای وشک وایە و یەکەم ژن کە پێی دەگا وەکو تەنور چۆن کاتێک گیایەکی وشکت خستە تەنورەکەوە یەکسەر ئاگر دەگرێ، پیاوی گەنجی کەم ئەزمونیش هەر ئەوەندە گەیشتە ژنێکی گەنج ئاگری تێبەرە بێت و بۆ ئەوەی کەڵکێکی لێوەرگرێ هەموو شتێکی خۆی لە پێناویدا بەخت دەکات و ئاگای لێ نییە چ زیانێک لە خۆیەدات. من لام سەیرە بۆچی لەبارەی ژنانەوە پرسیارت لە من نەکرد تا ڕێنماییم بکردیتایە و پێم بوتیتایە لە دنیادا کاتێ ژن پیاوێکی خۆش دەوێ کە بزانێ نان و گۆشتی هەیە. هەر ئەوەندە کە بینی پیاوەکە هیچی نەماوە ئیتر بەڕەڵایەکات و دوای پیاوێک دەکەوێ کە نان و گۆشتی هەبێ. بۆ ڕاوێژت لەگەڵ نەکردم کە پێت بڵێم پیاو کاتێک دەچێتە لای ژنێک دەبێت دارێک لەگەڵ خۆی ببات، لەگەڵ چوونە ژوورەوەیدا بەر لە هەموو شتێ دارەکە بکوتێ بە تەوقی سەریا و ئەگەر ئەم دووربینیە نەکات هەمان ڕۆژ ژنەکە دەست و پێی بەپەد ئەبەستێتەوە و ئیتر ئەم پیاوە لە دەست ئەو ژنە ڕزگاری نابێ مەگەر کاتێ کە بێتە گەدا. ئەوسا ئیتر ژنەکە بەرەڵای دەکا، هەرچەندە پیاو ڕووگرتر و شەرمنتر بێ زووتر گیرۆدەی ژنە بێت و زیاتر ڕەنجەدا تووشی زیانی زیاترە بێ. ئەگەر تۆ لە جیاتی ئەوەی بچیتە ماڵی ئەو ژنە ئەو شەوە لە ماڵەوە بوویتایە یان بۆ کات بەسەربردن جێگەیەکی ترت هەڵبژاردایە ئێمە ئەمڕۆ گرفتاری ئەم بەدبەختیە نابووین. بەندەکەم ماوەیەک قسەی دەکرد بەڵام من گوێم نەدا بە قسەکانی چونکە نەم دەتوانی بیرم لە نەفر دوور بخەمەوە و هەرچێکی پێدەوتم لەم گوێم ئەچوە ژوورەوە و لەویترەوە ئەچوە دەرەوە. ئەو شەوە تا بەیانی زیاتر لە 10 جار خەبەرم بۆوە. هەموو جارێک کە بە ئاگا هاتم دەکەوتمە یادی نەفر و خۆشحاڵە بووم کە بەیانی دەیبینم. بۆ بینینی ئەو ژنە ئەوەندە بەپەلە بووم کە ڕۆژی دوایی کاتێ چوومە ماڵیان هێشتا لە خەو هەڵنەستا بوو وەکو گەدا لە بەردەم دەرگاکەیان دانیشتم تا کاتێ هەڵیان سان. کاتێک کە چوومە ژوورەکەی کەنیزەیەکم بینی خەریکی باوەشێنکردنی بوو کە منی بینی وتی سینۆها بۆچی لێم ناگەڕیت و بێتاقەت مەکەی. منیش وتم من ئەمڕۆ هاتووم لای تۆ بمێنمەوە لەگەڵ تۆدا نان بخۆم، دوێنێ خۆت بەڵێنتدا کە ئەمڕۆ لەگەڵ مندا بەسەر بەریت. نەفر باوێشکێکی داوتی تۆ دوێنێ درۆت لەگەڵ من کرد. منیش پێم وت چۆن درۆم لەگەڵ کردووی. نەفر وتی دوێنێ تۆ وتت جگە لە خان و بەندەکە هیچی ترت نییە، بەڵام من لێکۆڵینەوەم کرد زانیم باوکت کە ئێستا نابینا بووە و ناتوانێ بنووسێت مۆری خۆی داوە بە تۆ و وتوێتی تۆ دەبێ خانووەکەم بۆ بفرۆشی. نەفر ڕاستی دەکرد. باوکم کە چاوی کوێر ببوو نەی دەتوانی بنووسێ مۆرەکەی دابوو بە من کە خانووەکەی بۆ بفرۆشم چونکە دایک و باوکم دەیانویست لە شاری تەبەز بچنە دەرێ و کێڵگەیەک لە دەرەوەی شار بکڕن لەوێ ژیان بەسەر ببەن. دایکم لەو کێڵگەیەدا کوشت و کاڵ بکات و هەر لەوێدا بمێننەوە تا کۆتایی ژیانیان تا دەچنە ئارامگاکەیان. وتم مەبەستت چییە؟ نەفر وتی تۆ تاکە کوڕی باوکتی خۆشکرد نییە کە لە دوای مردنی باوکت بەشی زۆری میراتەکەی بەرکەوێت و تۆ دەبیتە خاوەنی هەموو میراتیەکەی، کەواتە مافی ئەوەت هەیە لە کاتی زیندوێتی باوکت خانووەکە بگوازیتەوە بۆ من لەبەر ئەوەی ئەو مۆرەکەی خۆی داوە بە تۆ بۆ فرۆشتنی خانووەکەی
تۆی سەر پشک کردووە. کاتێک کە ئەم وتەیەم لێ بیست لەشم کەوتە لەرزین، چونکە من دەسەڵاتی خانووی خۆمم هەبوو، بەڵام نەمدەتوانی خانووی باوک و دایکم بدەم بە نەفر. پێم وت ئەم داوایەت زۆر سەیرە، لەبەر ئەوەی ئەگەر خانووەکەی ئەوان بدەم بە تۆ ئیتر کێڵگەیان نابێت، کام ماوە کورتەی تەمەنیانی تێدا بەسەر بەرن. نەفر بە کەنیزەکەی خۆی وت بچۆ دەرەوە. منی بان کرد بۆ لای خۆی و وتی سینۆها، وەرە سەیری سرم بکە و من هەڵسام و دەستم بە تەماشاکردنی سەری کرد. ژنەکە وتی تۆ دەبێ بزانی من ژنێک نیم کە خۆم بەکەم بزانم و خانووەکەی تۆ کە دوێنێت داد پێم شایەنی من نییە و ئەگەر مەیلت لێیە ببیتە هاوسەری من دەبێ خانووەکەی باوکیشت بدەی بە من بۆ ئەوەی بزانم بەڕاستی دڵت بە منەوەیە. منیش پێم وت نەفر. دوێنێ کاتێ بەڵێنی ئەمڕۆت پێدام باسی خانووی باوکمی تێدا نەبوو. نەفر وتی لەبەر ئەوەی دوێنێ من نەمدەزانی تۆ دەسەڵاتی فرۆشتن یان گواستنەوەی خانووی باوکیشت هەیە. دوێنێ بوو، ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە. ئەگەر خانووەکەی باوکیشت بگوازیتەوە سەر ناوی من ئەوە تا خۆر ئاوا لە ماڵی ئێمەدا بە. بەمەرجێ لە پێشا بچی نووسەرێک بهێنی و بەڵگەنامەی گواستنەوەی خانووەکە بدەی بە من تا بتوانی لێرە بمێنیتەوە و قسەم لەگەڵدا بکەی، چونکە باوەڕم بە پیاو نییە لەبەر ئەوەی دەزانم درۆزنن. منی ژوتم هەرچیەک تۆ بیڵەی من وا دەکەم. ئەوسا منی لە خۆی دوور خستەوە و وتی کەواتە لە پێشا بڕۆ نووسەرێک بهێنە و کاری گواستنەوەکە تەواو بکە، پاشان وەرە لام و ئەگەر شتێکت هەیە بیڵێ. من لە ماڵەکەی هاتمە دەرەوە و جارێکی تر نووسەرم هێنا و ئەم جارەیان خانووەکەی باوکم کە دەشمزانی جگە لە گۆڕەکەیان تاکە دارایی ئەوانە گواستمەوە بۆ سەرناوی نەفر. کاتێ نووسەرەکە ویستی بڕوە من زیوم پێنەبوو بیدەمێ، ژنەکە حەڵقەیەکی باریکی زیوی پێداوتی ئەمە حەق دەستی تۆیە. نووسەرەکە ڕۆیشت. نەفر فەرمانی بە بەندەکاندا نانی بەیانیمان بۆ بهێنن و ئەوان ماسی شور و ئاوی جۆیان هێنا. دوایی وتی تۆ ئەمڕۆ تا خۆر ئاوابوون لەم ماڵەدا میوانی و دەخۆیت و دەنۆشی لەگەڵ مندا دەردەدڵ دەکەی. لەو کاتەوە تا پێش خۆر ئاوابوون نەفر لە ماڵەکەیدا لەگەڵ من بە خۆشەویستیەوە هەڵس و کەوتی دەکرد و هێشتی بڕوانمە سەری دەیوت ئەمڕۆ دەبێ هەندێشت بە تۆ بڵێم کە زانینی بۆ تۆ پێویستە، چونکە تۆ گەنجێکی سادە و خۆش باوەڕی. لەم سەردەمەدا هەر کەسێ لە فکری خۆیەتی ئەو خۆش باوەڕیە بۆ مرۆڤ دەبێتە مایی دەردەسەری و ناخۆشی، چونکە لەبەر ئەم جۆرە ئاکارانە گیرۆدەی داوی فێڵبازان دەبیت و ژیانت لەناو دەچێ. کاتێک کە خۆرگەیشتە جێگەیەک کە دیار بوو شەو نزیک بۆتەوە، نەفر پێیوتم سینۆها، ئێستا کاتی ئەوە هاتووە بەجێم بهێڵی و بڕۆی، چونکە ماندوو بووم و دەبێ پشوو بدەم، لە بیری ئارایشتی سبەینێ بم. مۆکانی سرم ڕووتاوەتەوە و زیادی کردووە، دەبێ ئەم شەو بۆمی بتاشن کە بۆ سبەینێ لوز بێ. من لەگەڵ خەم و پەژارەی لێجیابوونەوەی بەڕێ کەوتم و دوای ساتێ سوڕانەوەم لە ناو شاردا ڕێگەی ماڵەوەم گرتەبەر. هەرچەندە دەمزانی ئەو خانووە مافی بەسەر منەوە نەماوە. کە گەیشتمە ماڵەوە شەودا هاتبوو. شەرمەزاری و پەشیمانی زۆر هەندێک جار وەکو تریاک خەوهێنەرە و من لەو شەوەدا لە شەرمەندەیی فرۆشتنی خانووەکەی باوکم یەکسەر خەوم لێکەوت، چونکە بەرلەوە زۆرم خواردبوو تا سبەینێ بە ئاگا نەهاتم. بەرەبەیانی کاتێک چاوم هەڵێنا کەوتمە یادی نەفر و هەستم کرد ناتوانم لەو ماڵەدا بمێنمەوە، ئەویش ماڵێک کە ئیترهی من نییە.
پاشان هاتمە دەرەوە و بەرەو ماڵی نفر کەوتمە ڕێ. من وامزانی نووسووە، بەڵام دوایی دەرکەوت بە خەبەرە و لە باخچەکەدایە. کاتێک منی بینی وتی سینۆها بۆ هاتووی، چیت لە منەوێ؟ وتم هاتووم لە تەکتۆبم و وەکو دوێنێ سەیری سرد بکەم و داوات لێ بکەم قسەم لەگەڵدا بکەی. نەفەر وتی ئایا شتێکت هەیە بیدەی بە من کە لە بری ئەوەی ئەمڕۆ کاتەکانم بۆ تۆ تەرخان بکەم؟ من وتم خانووەکەی خۆم و خانووەکەی باوکیشمدا بە تۆ، ئیتر هیچم نییە، بەڵام من چونکە پزیشکم دەرچووی خانەی ژیانم لە ئایندەدا زەنگین بووم، دەتوانم دیاری ئەمڕۆت بدەمێ. نەفر پێکەنی وتی باوەڕ بە بەڵێنی پیاو ناکەم، چونکە تا کاتێ لەسەر بەڵێن و پەیمانی خۆیانن کە سروشتیان ئارەزوو بکات ژنێ ببینن و سەرنجی ڕاکێشن و هەر ئەوەندە توانیان بۆ لای خۆیانی ڕاکێشن وەها فەرامۆشی دەکەن کە تا کۆتایی تەمەنیان ناکەونەوە یادیان. بەڵام لەبەر ئەوەی دوێنێ شوێن ڕێنمایەکانی من کەوتی و داواکاریەکانی منت جێبەجێ کرد، لەوەیە ئەمڕۆژ بمەوێ قسەت لەگەڵ بکەم و ڕێگەچارەیەک بۆ دیاریەکەی ئەمڕۆ بدۆزینەوە. من بەو پەڕی سادەیەوە لە تەنیشتی دانیشتم و بانگی خواردن و خواردنەوەیان کرد و بۆیان هێناین. وتی لەوەیە ئەمڕۆ لای من بمێنیتەوە، بۆیە لە ئێستاوە دەست بە خواردن و نۆشین دەکەم. پاش ئەوەی هەندێکمان نۆشیەوە نەفر وتی سینۆها بیستومە دایک و باوکت گۆڕێکیان هەیە کە دروستیان کردووە و ڕازاندویانەتەوە، تۆش دەسەڵاتی دەست بە سەراگرتنی داراییەکانی باوکت هەیە و دەتوانی ئەویشم بدەیتێ. منیش وتم نفر ئەم قسەی تۆ من گرفتاری تووڕەیی خوای ئامون دەکا، چۆن دەتوانم گۆڕی دایک و باوکم بدەم بە تۆ و ببمە هۆی بەدبەختی ئەو ژن و پیاوە لەو دنیای تریشدا کە بێجێگا بمێننەوە و لاشەکەیان وەکو تاوانباران و بەندەکان فڕێ بدەنە ڕووباری نیلەوە. نەفر وتی چۆن ڕازی نابی دایک و باوکت بێجێگە بمێننەوە، بەڵام ڕازی دەبی من خۆم سوک بکەم. من وتم من دوێنێ دوو دیاریم پێدای، ئایا بای ئەوەندە نابێ کە ئەمڕۆ بەبێ دیاری لەگەڵ مندا ببەیتە سەر؟ نەفر وتی ئەم دوو دیاریەت باینی و ڕۆژ لە جوانیەکەی من نابێ. ئێستا پیاوێ کە خەڵکی وڵاتی دوو ئاوە هاتووە و ئامادەیە بۆ هێنانی یەکێک لە خزمەتکارەکانم 100 دێین زێڕی تەواو بدا. دوایی جامێکی تر خواردنەوەیدا پێم و دووپاتی کردەوە کە دۆ دەبێ بزانی من ژنێکی هەژار نیم. ئەگەر حەز دەکەی لە لای من بەڕێز بیت و بمکەیتە هاوسەری خۆت، دەبێ گۆڕی دایک و باوکیشت بدەیتە من. منیش وتم باشە، هەر ئەوەندە زانی ڕازی بووم بە بەناوکردنی گۆڕەکەی دایک و باوکم خێرا ناردی بە شوێن نووسەرێکدا و بەڵگەنامەکە ڕێکخرا و خۆشی حەقدەستی نووسەرەکەیدا، چونکە من هیچم نەبوو بیدەمێ. ئەنجا پێی وتم با هەڵسین و لە باخەکەدا هەڵساین و چووینە ژوورەوە، چونکە هەوای باخەکە گەرم بوو. وتی لەوێدا ناتوانین پشوو بدەین. دوای ئەوە چووینە ژوورەوە. وتی من ژنێکم کە بەڵێنی خۆم دەبەمە سەر و تۆ لە ئایندەدا ناڵی هەڵی خەڵەتاندوم، لەبەر ئەوە ئەمڕۆ دیاریەکت داوە پێم تا خۆر ئاوابوون لەلات دەمێنمەوە. دوای یەکێک لە خزمەتکارەکانی خۆی کە کچێکی جوان بوو بانگی کرد و وتی سازمان بۆ لێ بدا، هەر ئاوازێ خۆت حەزت لێیەتی بۆمان بڵێ. بەندەکانی 5 جۆرە گۆشتیان بۆ هێناین، بەڵام هەستم دەکرد هەموو جارێ لە پشتی سەرمەوە گاڵتەم پێدەکەن، چونکە هەمویان دەیانزانی من تەنانەت گۆڕی دایک و باوکیشم داوە بە نەفر بۆ ئەوەی بتوانم ڕۆژێ لەگەڵی بم. نازانم بۆچی ئەو ڕۆژە ئەوەندە بە زووی تێپەڕی و بۆچی ئەو خۆشیانەی مرۆڤ بە پارێکی زۆر دەیکڕێ لە چەند ساتێکدا کۆتاییان پێدێ. بەڵام ڕۆژە ڕەشەکان تەواوبوونیان نییە و کاتێکم زانی ڕۆژ کۆتایی پێهاتوو شەو داهاتووە. نەفر وتی ئێستا کاتی ئەوەیە لێرە بڕۆیتە دەرەوە،
چونکە دەبێتە شەو من ماندووم و دەبێ خۆم بۆ سبەینێ ئامادە بکەم. منیش وتم نفر من حەز دەکەم ئەم شەو لێرە لە لای تۆ بمێنمەوە، سبەینێ بەیانیەکەی لێرە دەڕۆم. ئەو وتی بۆ ئەوەی ئەم شەو لەلام بیت چیم دەدەیتێ؟ منیش وتم هیچ شتێکم نەماوە پێشکەشتی بکەم، لەبەر خاتری تۆ دایک و باوکم لەو دنیا بێجێگە و ڕێگە کرد و ئێستا گرفتاری تووڕەیی خوای ئامون بووم. نەفەر وتی بۆ هاتیتە ئێرە؟ ئایا من ناردوومە بە شوێن تا کە بیت و لێرە سرم بهێشێنی؟ زۆر هەوڵمدا شەو لە لای بمێنمەوە، بەڵام نەفەر وتی ئەم شەو بازرگانێ کە خەڵکی وڵاتی دوو ئاوە دێت بۆ ئێرە و 100 دەین زێر دەدا، من ناتوانم لەوم هەموو زێڕە چاوپۆشی بکەم. هێشتا ئەگەر تۆ شتێکت هەبوایە و بدایە بە من لەوەی هەندێک لە زەرەرەکەم ببژاردایە، بەڵام چونکە هیچت نییە دەبێ بڕۆی. پاشان لە تەنیژمنەوە هەڵسا بڕوە، بەڵام من دەستەکانیم گرت کە نایەڵم بڕوات و لەو کاتەدا بەهۆی ئەو خواردنەوەی پێی نۆشی بوومەوە نەمدەزانی چی دەڵێم و کە بینی دەستەکانیم بەتوندی گرتووە، ڕێم لە ڕۆیشتنی گرتووە، بانگی بەندەکانی کرد و وتی کێ پێیوتن ئەم پیاوە سوالکەرە بکەنە ژوورەوە، زوو لێرە بیبەنە دەرەوە، ئەگەر بەرگری کرد ئەوەندە بەدار لێی بدەن کە نەتوانێ بجوڵێتەوە. بەندەکان شاڵاویان بۆ هێنام و منەگەرچی سەرخۆش بووم ویستم بەرگری بکەم و نەچمە دەرەوە، ئەوان ئەوەندە داریان بەسەر و گوێلاکمدا کێشا کە خوێن لە سەر و دەموچاو و سینە و سکمەوە داهاتە خوارێ و دوایی منیان گرت و فڕێیان دامە دەرەوە. کاتێ خەڵک لەسرم کۆبوونەوە و پرسیان بۆچی ئەم کابرایەتان وا لێ کردووە، وتیان لەبەر ئەوەی بێڕێزی بە خانمەکەمان کردووە و هەرچەندە پێمان وت تۆ پیاوێکی سووک و بێنەوای و خانمەکەی ئێمە ژنێ نییە ببیتە هاوسەری تۆ، مێشکی وەری نەگرت و ئەیویست بە زۆر بچێتە ژوورەکەی و ئێمەش دەرمان کردە دەرەوە. منم قسانم لە کاتی نیوە بێهۆشیدا گوێ لێ بوو، ئەوەندەم لێدان خواردبوو کە نەم دەتوانی لەوێ بڕۆم و هەر بەو لە شەخوێناویەوە خەوم لێکەوت. سبەینێ زوو لە دەنگی پێی ڕێبواران و دەنگی گالیسکەکان بە ئاگا هاتمەوە، هەموو لە شمژانی دەکرد و مەستی شەرابەکە لە گیانم دەرچوو بوو، بەڵام ئەوەندە شەرمەزار و پەشیمان بووم لە ژانەکەی لەشم هەستم بە ئازار ناکرد. بەڕێکەوتم و خۆم گەیاندە کەناری نیل و خوێنەکانی لەشم شت و دوایی بەرەو دەرەوەی شار کەوتمەڕێ، چونکە ئەوەندە شەرم و تەریقی دایگرتە بووم کە نەم دەتوانی بگەڕێمەوە بۆ ماڵ. ماوەی 3 ڕۆژ لە قامی شەڵانەکانی کەناری نیل مامەوە. لەو ماوەیەدا جگە لە ئەو هەندێکیا هیچی ترم نەخوارد. دوای ئەو 3 ڕۆژە گەڕامەوە ماڵ و بینیم ناوی پزیشکێکی تر لەسەر خانووەکەم نووسراوە، دیار بوو فرۆشرا بوو. کاپتان لە خانووەکە هاتە دەرەوە و کە منی بینی کەوتە گریان و وتی گەورە بەدبەختەکەی من، پزیشکێکی گەنج خانووەکەتی داگیر کردووە و ئێستا من بەندەی ئەوم و کار بۆ ئەو دەکەم. دوایی وتی ئەگەر بمتوانایە تاکە چاوەکەی خۆمم دەدا پێی کە لەم چارە ڕەشیە ڕزگارت بکەم، چونکە دایک و باوکیشت ماڵ ئاواییان لێ کردین. دەستەکانم بەرز کردەوە وتم پەنا بە ئامون، دایک و باوکم چۆن مردن؟ کاپتاوتی لەبەر ئەوەی تۆ خانووەکەیانت فرۆشتە بوو. ئەم بەیانیە لەلایەن دادوەری گەورەوە چوونە سەریان کە دەریان بکەن و بیدەنە خاوەنەکەی کە دەستی بەسەردا بگرێ، بەڵام دایک و باوکەکەت لەسەر زەوی کەوتبوون و نەدەجوڵانەوە. هێشتا نەزانراوە خۆیان مردوون یان دوای ئەوەی زانی ویانە لەو خانووە دەردەکرێن خۆیان ژەهر خواردوو کردووە، کۆتاییان بە ژیانیان هێناوە. بەڵام دەتوانی بچی و تەرمەکانیان کە هێشتا لە خانووەکەدا ماوەتەوە ببینی و دوایی بیبەی بۆ خانەی مەرگ. وتم ئایا تۆ دایک و باوکمت نەبینی؟ کاپتاوتی دوێنێ کاتێک گەورە تازەکەم هاتبوو ئێرە ببینێ و دایکیشی ئیشی پێدەکردم.
بینیم کە باوکت هاتە ئێرە و لەبەر ئەوەی نابینا بوو دایکت دەستی گرتە بوو. هەردووکیان هاتبوون تۆ ببینن. من بینیم دایکیشت لەبەر بە ساڵاچوویی نەی دەتوانی بەباشی بەڕێدا بڕوا. ئەوان وتیان فەرمانبەرەکانی دادگا هاتوون و مۆریان لە هەموو شتێداوە و وتویانە بە زووترین کات دەبێ خانووەکە بەجێ بهێڵین، ئەگەر نادەتان کەینە دەرەوە. باوکیشت وتبووی بۆچی دەتانەوێت لە خانووەکەمدا دەرم بکەن. ئەوان لە وەڵامدا وتبیان سینۆهەی کوڕتان هەڵخەڵەتاوە و ئەم خانووەی داوە بە ژنێکی بەدناو و ئێستا ئەو ژنە خاوەنیەتی. باوکت داوای لێ کردم کە پێت ڕابگەێنم کە بچیتە لایەن، بەڵام من نەمدەزانی لەکوێی. لەو کاتەدا باوکت کە کوێر بوو دەیویست شتێ بنووسێ. بەمنی وت کەرتە مسێکی باریکم بدەرێ کە بتوانم بەهۆی نووسەرەوە نامەیەک بنووسم کە لە دوای مردنم نامەکە بدەنە کوڕەکەم. دانیشتم و وتم کاپتا هەرچیەک مس و زیوت پاشەکەوت کردووە بیهێنە و بیدە بە من، چونکە دایک و باوکم مردوون و بۆ مۆمیاکردنیان هیچ کانزایەکەم نییە. ئەگەر بمێنم مس و زیوەکەت دەدەمەوە و ئەگەر مردیشم ئامون پاداشتی تۆ داتەوە. کاپتا دەستی کرد بە گریان و وتی ئەگەر تاکە چاوەکەمت دەوێ ئامادەم بیدەم، بەڵام زیو و مسم نییە. من ئەوەندە لی پاڕامەوە هەتا ڕۆیشت و دوای ئەوەی بەوردی ڕوانیە دەوروبەری خۆی کە کەس نەیبینێ بەردێکی لە باخچەکە هەڵگرت و لە ژێریەوە پەڕۆکۆنەیەکی هێنایە دەرێ کە چەند کەرتەزی و مسی تێدا بوو. بەمنی وت ئەی گەورەی بەڕێزم، ئەم زی و مسە پاشکەوتی هەموو تەمەنمە و جگە لەمە لەم دنیایەدا هیچی ترم نییە. منی ژوتم کاپتا من لەبەر ئەوەی پزیشکم ئەگەر بمێنم دە ئەوەندەی ئەمەد دەدەمەوە. من دەمتوانی بڕۆم لەو کاتە نائاساییەدا لە پاتووری پزیشکی پاشایەتی یان توتمسی هاوڕێم هەندێک کانزا قرز بکەم، بەڵام لەبەر ئەوەی گەنج و بێ ئەزمون بووم وام بیر دەکردەوە ئەگەر داوای قەرزیان لێ بکەم کەسایەتی و ئابڕووم لەلایەن کەم دەکا. کاتێک گەیشتمە ماڵی دایک و باوکم دراوسێکانم بینی کۆبوونەتەوە و دەموچاوی دایکم و باوکم ڕەش ببوو. لە ناوەڕاستی هۆدەکەدا ئاگردانێکی لە خشت دروستکراوی گەورەی لێبوو کە هێشتا ئاگری تێدا مابوو. زانیم کە دایک و باوکم بە خەڵوز خۆیان کوشتووە و ئاگردانە گەورەکەیان پڕکردبوو لە خەڵوز و ئاگریان داوە و لەبەر ئەوەی دەرگای هۆڵەکە داخرابوو خنکا بوون. پارچەیەکم هەڵگرت و دایک و باوکم پێچایەوە و خاوەن گوێدرێژێکم بان کرد و کەرتە مسێکم پێدا کە دایک و باوکمم بۆ بگەێنێتە خانەی مەرگ. لەوێ ئامادە نەبوون دایک و باوکم وەربگرن و وتیان لە پێشدا دەبێ پارەی مۆمیاکردنەکەی هەردووکیان بدەی بۆ ئەوەی بیان کەینە ئاو خوێوە. من وتم تا ئێوە مۆمیای دەکەن من پارەکە پەیدا دەکەم، بەڵام کرێکارەکانی خانەی مەرگ ڕازی نەبوون. هەتا یەکێک لەوانە کە بە ساڵا چوو بوو لە کاتی مۆمیاکردنی لاشەی فیرعەون بووبووە هاوڕێم، لە ناویاندا دەستیە ڕۆیشت کە فیلی منی کرد کە حەق دەستەکەیان لە ماوەی مۆمیاکردنەکە بە یەکجاری یان بەش بدەمێ. دوایی گوریسێکیان بە پێی دایکم و یەکێکی تریشیان بە پێی باوکمەوە گرێدا کە لەگەڵ مردۆکانی تردا نەگۆڕێن و خستیانە حەوزی خوێاوی تایبەت بە ڕاگرتنی تەرمی هەژاران.